بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مسلمان برز خوشویستەکان، معلومە لای بەڕێزتان نەخۆشیەک بڵاو بۆتەوە، هەموو جیهانی گردووەتەوە و وڵاتەکەی ئێمەشی گردووەتەوە و هەرێمەکەشمان. بۆیە پێم خۆشە لێرەوە کە لە شاری کەرکووک لە مزگەوتی شافعی کەمپینێک ڕادەگەێنین بۆ ئەو کەسانی کەوا لەم چەند ڕۆژەیە لە ماڵەوە دانیشتوونە کە ئەتیمادیان بژێوی ژیانی ڕۆژانیان لەسەر ئەوەیەکەوە بژێویەک پێیەکەن بۆ ماڵ و منداڵەکەیان ڕۆژانە پەیدای دەکەن. بەڵام ئێستا سێرەکەی لەم چەند ڕۆژەیە هەفتە دوو هەفتە لە ماڵ دانیشتووە، نە کەسابەتێ ماوە نە ئیشێ ماوە، خەڵکانێک پەیوەندیان پێمانەوە کردووە. من بۆ خۆم دوێنێکە ئافرەتێ تەلەفۆنی بۆم کرد، واللهی بە گریانەوە وتی واللهی مامۆستان نان نیمەڕۆم نەخواردووە. ئەمە بەڕاستی وای لە من کردکەوە هەستم بەو کارە وەخوای گەورە موفقمان کا بتوانین لە خێرەکانە ئیقداممان هەبێت بە پشتیوانی خوای تەعالا. بۆیە داواکەین لە ئێوەی بەڕێز دەستی هاوکاری درێژکەن و مشارەکە بکەن، ئیتر بە کڕینی مواد غیزایی بێت، برنجە فاسولیایە ئەگەرتوانی بیهێنە یاخود بە پارە بێت ئەوەش بکەن، هەر بێن ئینشاءالله ئەو کەسانشی کەوا زەکاتیان هەیە مانگی ترچنێ ناو مانگی ڕەمەزانەوە لە زەکات لە مانگی ڕەمەزان دەرەکەن، ئێستاکە فرسەتە زەکاتەکەیان پێش بخەن بێن دەری بکەن و بۆ ئەوی مسلمانانی تر سوودی لێ وەرگرن. بۆیە داواتان لێکەین بەڵکو ئەمە بێتە مای ئەوەی کە خوای پەروەردگار ئەم دەرد و بەڵاو ناخۆشیەمان لەسەر هەڵبگرێت، ئەم نەخۆشیەمان لەسەر نامێنێت. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام الصەدەقەة تەدفع البەلاء، واتە ماڵبەخشین بەڵاو ناخۆشی و زەحمەت و نەخۆشیەکان بەرز دەکاتەوە و نایهێڵێ و لە ناوێ بات. بۆیە ئەگەر بێت و ئێمە ئەم کارە خێرە بکەین، ئەم کارە پیرۆزە بکەین و چاومان لە فەقیر و هەژاران و کەم دەرامەتەکان بێ، واللهی خوای گەورەش ڕەحممان پێکات. بۆیە ڕەحمەتی خوای گەورەتان لێ بێت. ئەو کەسانی کەوا دەوڵەمەندن بابێنە سەر خەت، کۆمەڵی مسلمان تەلەفۆنیان کردووە ئەلحەمدوللا بوونن ئەهلی خێرن، تەلەفۆنیان بۆمان کردووە دێ هاتنەتە سەر خەت، بەڵام هێشتا کیفایەت نییە. پێویستمان بە خەڵکانی ترە بێنە سەر خەت و دەستی یارمەتی بۆ فەقیر و هەژاران درێژکەن. خوای گەورە ئەجری هەموو لایەک بنووسێ و خوای گەورە پاداشتان داتەوە. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.